بینەرانی خۆشەوی سڵاوی گەرمێ بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حیکمەتیسان پێشکەش ئێوە بینەر و بیسەرەی تەلەڤیزیۆنی پەرتۆن لەم بەشە لە بەرنامە جۆمان لە پەیامێکی هوماینی گودازگەرە بێ سەبارەت بە بەیانیەی کۆمەڵێک لە مامۆستایان و ئیمامانی جەماعەتی کوردستان. ژنان و پیاوانی تێکۆشەر خەڵکی بەشەرەفی کوردستان لە ئیدامەی ڕاپەڕینی شۆڕژگێرانەی ئێوەدا دیارە خەڵکانێکی تر لەسەر مەنافعی تەبەقاتی خۆیان دەخاڵەت دەکەن. چاوەڕوان کراوە بۆ ئێمە کە جمهوری ئیسلامی بە شێوەهای مختلف ئەیەوێت تەگەرە و سازش بخاتە سەر ڕاپەڕینی گەورەی ئێوە. ئەگەر لایەکەوە بە هێزی نظامی لە مەهاباد و باقی شارەکان گەرەکیە خەڵک بە چۆک دابێنێ و یەک جۆرهایەک جامعە ئارام بکاتەوە، لەلایەترەوە بە مەلا و بە شێخ و بە کۆنەپەرستان بە هەموو ئەوانە دەست بەداوێنیان بووە بۆ ئەوە بتوانێت بەر شۆڕشی گەورە و عەزیمی خەڵک لە کوردستان و لە ئێرانە بگرێت. هەر لەم رابطەیە هەیەکە لە ڕۆژانی ڕابردووە مەلایان و ئیمامانی جمعە لە کوردستان لە چەندین شوێن بەدانی بەیانیە و پڕکردنەوەی ڤیدیۆ ڕوو لە جمهوری ئیسلامی زاهرەن داوای داواکاری هایەکیان کردووە. بەر لە هەموو شتێک ئەمە فقط هەوڵێکە بۆ سازشکاری، هەوڵێکە بۆ بەلاڕێدابردنی شۆڕشی خەڵک لە کوردستان و هەوڵێکە بۆ ئەوەکە خەڵک سەردەوە بێ لە قیام و ڕاپەڕینێکی بەرهەق کە ئەوە زیاتر لە 2 مانە دەست بەکاریین لە تەواوی ئێران. ئەم کەسانە وا بە ناوی مەلا و ئیمام جمعەوە هاتوونەسە مەیدان، خۆیان شەریکی سفرەی جمهوری ئیسلامی بوون و ئێستاش هەن. تەنیا مەنافعی جمهوری ئیسلامی نەکەوتووە خەتەرەوە، مەنافعی ئەمانیش کە ئێستاش هەر حقوق بگیری جمهوری ئیسلامین کەوتووە خەتەرەوە. لەبەر خاتر ئەوان لایەنگری ئەوەنە کە تاریخ بەرنەوە بۆ دواوە، هەموو شتێ هێمن بکەنەوە، جمهوری ئیسلامی نەسیحەت بکەن. جمهوری ئیسلامی بەدەیان و سەدان پیلانی وای لەبەردەستایە کە بیەوێت کەس بخاتە بین و ناوبژیگەری بکات لە بین خۆی و خەڵکی شۆڕژگێڕا و لە واقعا کڵاو بنێتە سەر شۆڕش و شۆڕش بەرەو دواوە بەرێت. بەڵام هەموو کەس لە مانگەی ڕابردوویە دیویە چالاکی و وشیاری و ئاگاهی و بە ئاگابوون و لێبراوەتی خەڵکی شۆڕژگێر و جوانانیان دیوە کە چۆن بە شێوەیەکی ڕادیکاڵ بە شێوەیەکی لێبراوانە خۆڵیان هەڵماڵیوە بە کەمتر لە نابودی و سەرنگونی جمهوری ئیسلامی ڕازی نابن. بەڵام ئەمەش و زۆر مانعیتر لەوانەیە لەسەر ڕێگادا بێ. ئەبێ جوابی ئیمامانی جمعە و ئەم مەلایانە بدرێتەوە کە ئێوە ئیجازەتان نییە کە تەگەرە بخەنە سەر مەبارزەی بەرحەقی خەڵک لە کوردستانە. ئێوە بەشێک خۆتان لە مانعی جامعە بوون و لە مانعی جامعە هەن ئێستاش ئێوەش مەواجب بگیر و حقوق بگیری جمهوری ئیسلامی بوون. چاوێ پخشێنی بە بەیانیە ئەم کەسانە گلەییان لە جمهوری ئیسلامی کردووە، ئێوە بۆچی لەگەڵ مەلایانی دینی لەگەڵ مهندسان و لەگەڵ وەکیڵان و لەگەڵ فڵان و ئەمانە ڕاوێژ ناکەن بۆ ئەوە چارەسەری و کۆمەڵگا بکرێت. هەموو کەس ئەزانێ مەلا و مهندس و نازانم تاقمی گیرەخۆری خودی جمهوری ئیسلامی مشکڵیان نەبووە لەگەڵ جمهوری ئیسلامی. خەڵکی هەژار و فەقیر، خەڵکی زیندانی کراو، خەڵکی بێبەش، خەڵکی وا دەرقەتی گرانی نایەن، خەڵکی وا خەریکن مناڵیان لە زیندانە ئەپڕتوکێ، خەڵکێکە لە بێکاریە شەرمەندەی خانەوادەیان بوون، خەڵکێکە مناڵەکانیان خۆیان هەڵقاوێز کردووە لەبەر خاتر ئەوەکە بژیوی ژیانیان نەبووە. ئەوان نەهاتوونەسە مەیدان، نە مامۆستایانی دینی، نە وەکەڵا و مهندسین، نە وابەستەکانی جمهوری ئیسلامی، نە سکتێرەکان. داوایان کردووە ئەبێت دڵنەوایی بکرێت لە ئەو کەسانی وا ڕۆڵەیان کوژراوە. کێ ئەتوانێت دڵنەوایی بکات لە ماڵی ئەو مناڵانەوە 6 ساڵ و 7 ساڵ عمریان بووە لەلایەن جنایەتکارانی جمهوری ئیسلامیەوە بە گولە گورگیان دراوە خوێنێ ڕژاوە سەر شەقامەکان. ئەبێ شەرم بکەن ئێوە وەک مەلای دینی، ئەبێ هەر ڕۆژی ئەوە زڕێ شەرەفتان ببوایێت، لیباسەکانتان دەربە هاوردات و بتانتای ئێمە بە ئەعتراز بە ئەو مناڵکوژیە، بە ئەعتراز بەوە کە دەیان 1000 نەفەر مردم تا قوتووەتە زیندان، بە ئەعتراز بەو سەر کوتە جنایەتکارانەوە ئەیکەن ئێمە ئیتر ئەم لیباسە پیسە لەبەر ناکەین. ئێوە لە سەفی خەڵکانین، ئێوە لە سەفی شۆڕشانین، ئێوە لەلایەن جمهوری ئیسلامیەوە کۆک کراون بۆ ئەوە بە شۆڕشی خەڵک بگرن و مردم ئەبێ مستێکی حەسابی و دروست بدەن بەناو دەمتانەوە و بڵێن
ئێوە ئەبێ دابنیشن تا ڕۆژی مەحاکمەکردنتان بەتایبەت ئەگەر لەگەڵ جمهوری ئیسلامی هاوکاریتان کردبێت کەوایە پەیامی خەڵک ئەبێ بۆ ئەمانە یەکشت بێت ئێمە تا سەرنگونی جمهوری ئیسلامی بە تەواوی دەسێەوە ئێوەیشی لەگەڵ بێت ناسرەوین و ئێوە باشتر فکرە بکەن بۆ داهاتووی خۆتان و ڕێگری نەکەن لە ڕاپەڕێنێکی گەورە کە خەڵک بە تەواوی قودرەتەوە ماڵ و گیان و ژیانیان لەسەرداناوە ئەمە ئەبێ پەیامی خەڵکی شۆڕژگێر بێ لە کوردستان و لە دەرەوەی کوردستان بۆ ئەم جۆرە پیلانانە و ئەم تەلاشە مەزبوحانانە کە جمهوری ئیسلامی لەوانەیە یەک لە دوای یەک لە کەشاوی مێزەکەی دەری بێنێت و وەک تەگەرەبی خاتە بەر ڕێگەی شۆڕش و ڕاپەڕینی خەڵک لە ئێران و لە کوردستانە ئەمە ئەو جواوەیە بە ئەم کەسانە کە بڵێن ئێوە خۆتان مەشمولی سزان ئێوە ئەبێ داوای ئەفو بکەن لە بەرەی شۆڕش نە ئەوە بڕۆن بخەونە پادەرمیانی و سازشکردنی خەڵک و شۆڕش لەگەڵ جمهوری ئیسلامی لە واقعا ئەمە لایەنگریە لە جمهوری ئیسلامی و لایەنگریە لە جمهوری ئیسلامی بۆ ئەوە کە دوو ڕۆژ زیاتر ئەمری بۆ بسێنن ئەمە جوابی خەڵکە و ئەبێ ئەوانە بزانن کە لە داهاتووە ئەبێ بە فکری خۆیان بن و دەست لەم کارانیان بکێشن لانی کەم ئەوەیە بێتەرەف دابنیشن یا ئەوە ئاعتراضکەن بە جمهوری ئیسلامی بڵێن زیندانیەکان ئازادکەن هەتا زیندانیەکان ئازاد نەکەن ئێمە هیچ کارێ ناکەین بڕۆن بەدەم خەڵکەوە بەدەم ئەو ژن و پیاوانەوە کە مناڵی چکۆلەیان کوژراوە ڕۆڵەیان کوژراوە هاوەری خانەوادەیان کوژراوە بڕۆن لەگەڵ ئەوانە هاو دەردی بکەن لە جیای ئەوە لە فکر ئەوە بن کە جمهوری ئیسلامی بێ دڵنەوازی بکاتە ئەو کەسانێک کە خۆیان ڕژاوە سەر قیابانەکان و ئاشتیان بداتەوە ئاشتیەک نەماوە لە بین جمهوری ئیسلامی و قیامە تەواو بووە و ئێوەش لە ئەم ماوە لەمە زیاتر خۆتان شەرمەسار مەکەن بژیت شۆڕشی خەڵکی ئێران و کوردستان تا نابودی جمهوری ئیسلامی